قەناعەت کە هیچ هەر لە ماڵشم نەمابوو وەکومان نەمابوو پێویستە قوتی خەڵکی هەروەها موچەی خەڵکی ژیانی گوزەرانی خەڵکی پێویستە بەو موچەیە ئەگەر هەموو کات و ساتێک لە کاتی خۆی بێ خەڵکی زۆر نیگەران نابیوە خەڵکی زۆر دڵنیایی ئەداکە ئەمە لە چان هەیە کە شتێکیان هەیە بژێوی ژیانی ئەو خەڵکەیە. باشە وەکو موچەخۆرێک ئەوڕۆ پێشی بیت چەند پارەت لابوو کاتی لێرە موچەکەت وەرە چەندت پێ مابووە؟ قەناعەت کە هیچ هەر لە ماڵشم نەمابوو وەکومان نەمابوو و زۆر کەسانی ترێنە نەکو هەرە من کەس زۆر بە زۆری خەڵکێک کەسانێک هەنەکە بژێوی ژیانان ئەو پەڕی خراپیە. وەرگرتنی موچە تا چەند لۆتو دوگمایت و خۆشکردن وەڵای سپاس گوزاری خودای گەورە دەکەین و هیوادارم دەرکێک لەو ئومەتی محەممەدی بکرێتەوە بە تایبەتی ئەوانەی چینی هەژاران بە تایبەتی ئەوانەی موچەخۆر و کەم دەرامەت و خاوەن پێداویستن ئەوانە زۆر مهمن. باشە پێشتر باس لەوە دەکرا ئەو نۆتێک کە هەیە داهاتەکەی دیارنی ئێستا لە ڕادستی بەغدا دەکرێت وەکو موچەخۆرێک تا چەند بەوە دڵخۆشی و ئەگەر دڵخۆشی پێت وایە کێشەی موچەکارە سەر دەبێت باقەت ئەوانەی کە ئەو شتیان کرد جێگای دەستخۆشیە و هیوادارم هەمیشە دڵنیاوی خەڵکی بدەنەوە ینی ڕێخۆشکەرە لۆ خەڵکی